Eleci Rabuti, Zardino Boşlu, Twitter, تو خواهی بزرهان ای پاوکایا
من کوردم کوڕی و ماڵە بووم ژنیە ماڵە بووم کچێم ماڵە بووم بووم بە گەریلا. من کوردم کچێکی ئەم ماڵە بووم. من کوردم کوڕی و ماڵە بووم لە سەردانێکما بۆ لاجەکەمان ئەنفال کرام. لە هەڵەبجە بەگاچی شمیایی مردم لە شەڕی ناخۆیە فیشەشێ بەردەڵم کەوت و مردم. بەدەستی سپای سەدام لاشەکەم سووتێنرا و لە چیاکەوە فەڕان نامە خوارەوە. ئیتر تیرۆر کرام لەسەر شعرێک بۆ خۆشەویستەکەم نووسی بووم لە سێدایە درام. مردم برۆ منیش کوردم پیاویم ماڵە بووم باوکم لە شەڕی ئینگلیزەکانە شەهید بوو داچیشم بەرگوڵ لێ وێڵ کەوت منیش دڵم تەقی و مردم Ya